کادیر و ئەندامانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە گوڕوتینەوە کار دەکەن بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری. ئەوان شەو و ڕۆژ ناوەستن لە پێناو سەرخستنی کۆمەڵ و کاندیدانی. والحەمدولیلا بە گڕوتینەکی باشەوە ئەندامانمان خەڵکی دڵسۆز لایەنگرانمان ینی بەردەوامن دڵخۆشن بە کۆمەڵی دادگەری ئەلحەمدولیلا. بەڕاستی داوا لە سنووری قەزای خەلیفانەکەم بە گەڕوتینێکی زۆرەوە بێنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بدەن بە لیستی کۆمەڵی دادگەری. پێغەمبەر فەرمی سەڵاو سەلەم هەر کەسێک لە کونەشێ مالی جارەشە پێوەدا نابی جارەشی دیکە دەست لە ئەو کونەی بە ئەوانە چەند سارە ئەو خەڵکەی ئیوانە کاتی هەربژانی خەڵکەکەی گەرم و گوڕەکەنەوە دوایش پشتێ لەو خەڵکەی دەپاشەکەن. ئێستا کاتی ئەوەیە کە خەڵک دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدا لەبەرەوەی ساحب دەنجی خۆیە و ساحب هەلوێستی خۆیە دەنگەکانیان بە فیڕەوە ناچێ پشتەوان بەخوای ئیشاڵا سەرکەوتن هەر لە کۆمەڵی ئیسلامە. کۆمەڵی دادگەری کوردستان بە بەرگریکارێکی سەرسەخت لە مافی هاوڵاتیان دەناسرێتەوە. لە هەرچوەیەک زوڵم و ستەم هەبوو بێ کۆمەڵ لێی بێدەنگ نەبووە. کادیرانی کۆمەڵی شانازی بە حزبەکەیانەوە دەکەن و داوا لە خەڵکی کوردستان دەکەن لە هەڵبژاردندا پاڵپشتی لیستی ژمارە 285 بکەن تا نوێنەرانی ڕازگۆ و بوێر بنێرنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ بەرگریکردن لە مافەکانیان. لەبەر ئەوەی هەموو خەڵک شایەدە هەر لەگەڵشی باسمان کرد هەر لە خەباتی شاخیەوە هەتا ئێستا ئەو ساتی تێنەکە پێگوتە خەباتی شاری کۆمەڵی دادگەری بۆ پەڕیشانازیەوە بە دەستپاچی بە دڵپاچی بە پەرێزپاچی بەڕاستی جێپەنجیان دیارە بۆیە ئێمەش هەوڵە دەین شەو و ڕۆژ تێ ئەکۆشین لە پێناو سەرخستنی کۆمەڵی دادگەری و کاندیدە بە ڕێزەکانی. ئێمە دەبینین ئەگەر تەماشای ڕابردوو بکەین تەنانەت پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری جگەلەوەی کە لە پەرلەمان دوورخراونەتەوە لەسەر هەڵوێستی مەردانیان و دەبینین پەرلەمانتاریان تاکە پەرلەمانتاریان لە بەغدا ڕفێنراوە شەهیدیش کراوە. جا بۆیە ینی بە خەڵکی لەوە دڵنیابن کە پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری وەک لە ڕابردوو داخوێنیان لە پێناوی ماف و ئازادیەکانی خەڵک بەخشیوە ئێستاش بە هەمان شێوە بە گیان و بەدڵ ئامادەن لە پەرلەمانی عێراقدا بە خوێنی خۆیان بە گیانی خۆیان بە هەڵوێستی مەردانیان بەرگری لە خەڵکی بەشمێنەتی کوردستان. کۆمەڵی دادگەری کوردستان خاوەنی پرۆژەیەکی ئیسلامی دەیان ساڵە و گرنگە و ئامانجی سەرەکی بەدیهێنانی دادگەری و کۆتایی هێنانە بە گەندەڵی وستەم. کار دەکات بۆ دەستەبەرکردنی مافەکانی هاوڵاتیان لە بەغداد و بۆ ئەم هەڵبژاردنە ژمارەیە کاندیدی ڕازگۆ و بوێر و شارەزای دیاری کردووە تا نوێنەراتی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای خەلیفان.